شتێکمان لەبارەی چەندەوە ڕوون کردەوە چەند یەکێکە لە کاتیگۆریەکان ئێستا دەچینە سەر کاتیگۆریەکی تازە کەویش دانەپاڵە شتێک دەدرێتە پاڵ شتێک ئێمە چۆن لە گوتنێکی دروستە دەتوانین ئەم دانەپاڵە تعبیر لێ بکەین گزارشتی لێ بکەین چی دانەپاڵە و چی دانەپاڵ نییە دانەپاڵ چی دەگرێتەوە فەرزەن دانەپاڵ کاتیگۆریەکی ترمانەیە لەگەڵ بوون ئەوەی لەگەڵ شتێکایە ئەوەی کە باسمان کرد بە نەعلەوە دێت بە چەکەوە دەچێت بۆ شەڕ ئەمە شتەکەی لەگەڵایە نەکدراوەتە پاڵی دانەپاڵ لەگەڵ ئەمە جیاوازیەکەیان چییە تەوان دانەپاڵ ئێستا ڕوون دەکەینەوە دواتریش گەیشتینە کاتیگۆریەکەی ترەوە لەوێ باسی دەکەین یەکێک لەو شتانەی کە ئەرستۆ لە پەرەگرافی یەکەمەوە دەیکاتە ئەساسێک بۆ دانەپاڵ مۆزۆی پێوانەیە ئەڵە چی بەو شتانە دەڵێن دانەپاڵ گەرمایەتەکەیان بە پێوانیان بە شتانێکی جگە لە خۆیان وترا بوو یعنی کاتێک لەبارەی ماهیەتی و شتەوە دەتەوێت گوتنەکە بڵێ بە پێوانی بە شتێکی تر دەتوانین بیڵیت یعنی بە سەربەخۆ نایڵێت بە پێوانی بە شتێکی تر تۆ لەبارەی ئەو شتەوە دەدوێیت کە تۆ دەڵێی باڵی باڵدارە یا باڵدار باڵی هەیە ئەو کاتە تۆ باڵت خستووەتە پاڵ باڵدار ماهیەتی ئەو باڵەکەت لە ڕێگەی چۆ وتووە لە ڕێگەی دانەپاڵی بۆ باڵدار وتوتەوە یعنی ئەوەی نیشانی منت داوە ئەوە نییە باڵ خۆی چییە وەک خۆی جیا لە باڵدار بەوەی کە داوتەتە پاڵ باڵدارەکە تۆ لەبارەی باڵەکەوە شتەکە دوتووە کەواتە دانەپاڵ حاڵەتێکە لە حاڵەتی شتەکان یا جەوهەرەکان یا لەبارەی ئەمانەوە کاتێک کە قسە دەکەی لە سنووری دانەپاڵا قسە دەکەی یعنی بە دانەپاڵەوە لەبارەی ئەو شتەوە دەدوی نەک بەسەر بەخۆ وەک خۆی ئەلێرەوەی تر دانەپاڵ دەبێتە کاتیگۆریەک لە کاتیگۆریەکە و دانەپاڵیش حتمما یەک جۆر دانەپاڵ نییە دانەپاڵی جۆرا و جۆرمان هەیە و ئەرسۆ هەوڵ دەدا دانەپاڵەکانمان بۆ دیاریکە ئێستا تا حەدێک دانەپاڵەکە ڕۆشنە اینجا بە پەرەگرافی یەکەم بخوێنینەوە بەو شتانە دەڵێن دانەپاڵ گەرمایەتەکەیان بە پێوانیان بە شتانێکی جگە لە خۆیان وترا بوو ئێمە باڵمان هەیە باڵداریشمان هەیە لەبارەی باڵەکەەوە کاتێک قسە دەکەین بەوەی کە دەیدەینە پاڵ باڵدارەکە ئەوە لەبارەی باڵەکەەوە قسەمان کردووە بەوەی کە داومانە پاڵ باڵدارەکە نەک بەسەر بەخۆ لە باڵەکە قسە بکەین یان بەر شێوەیەکی تر لە شێوەکانی دانەپاڵ بۆ شتانێکی تری جگە لە خۆیان وترا بوو ینی ئێمە لەبارەی شتێکەوە قسەمان کرد بەڵام ئەو شتە درابوویە پاڵ شتێکی تر لەوێەوە قسەمان کرد ئەوە دانەپاڵە ئیتر مەرج نییە هەر ئەوە بێ پێوانە بێت ئێمە شتەکان بەپێوین فەرزان ئێمە دەڵێن دوو هێندەی یەکە دوو هێندەی شتێکە دوو هێندەی شتێکە و ئەو شتە لە ناو دوو هێندە خۆی مزاعاف دەکاتەوە ئەمە دانەپاڵە بەڵام بەچی بە پێوانە بە شتەکە خۆی دوو هێندەی خۆیەتی یعنی کە دەڵێن دوو هێندەی خۆیەتی ینی دوو جار خۆی بەمە بە دانەپاڵ بە بەو شتە ئێمە باسی دوو هێندە دەکەین ئەلێرا دوو هێندە دانەپاڵە نەک چەند بەجیا لە دانەپاڵ لە دەرەوەی دانەپاڵ و هەر شتێکی تر وابەستەبوونێکی تر ئێمە باسی دەکەین لە دەرەوەی هەموو دانەپاڵێک باسی دەکەین بەڵام دانەپاڵ دەبێ لەبارەی شتێکەوە ئێمە دەیڵێین لە حاڵەتی دانەپاڵە ئیلانە دەبێ ئەو شتە لە بدەینە پاڵ شتێکی تر ئیتر دانەپاڵەکە یەکسانکردنی وێ بەو شتە دانەپاڵەکە لەو چوان بیش بێنی بەو شتە
دانەپاڵەکە مڵکیەت بێ هی ئەو شتە بێ هەر جۆرێک لە دانەپاڵ کە ئێمە لە شتەکانە دەیبینین ئەم دانەپاڵە دروست بووە و کاتە دوو تەرەفەیە دوایەوە دەڵێتتر دانەپاڵەکە هەر چۆنێک بوو بێ گرنگ نییە هەر چۆنێک بوو بێ دانەپاڵەکە یانی چی یانی ئەگەر داڵێپاڵەکە بە پێوانەش نەبێت ئەوە گرنگ نییە گرنگ دانەپاڵەکە هەیە یانە تۆ لە زمنی دانەپاڵەکە شتەکەی باز دەکەی یا لە دەرەوەی دانەپاڵەکە باسی دەکەی دوایەوە دەڵێ چی کاتێک بە شتێک دەوتێ گەورە کە بە شتێکی تریشگە لە خۆی پێورا بوو ئەمە نمونەی دانەپاڵە بەڵام یەکێکە لە حاڵەتەکانی دانەپاڵ ئەویش پێوانەکردنیەت ئێمە کاتێک بە شتێک دەڵێن گەورە ئیلانات دەبێت لە پاڵ شتێکی ترا ئەمەمان پێوتی بێت کە بچووکترە لەو کە ئێمە دەڵێن گەورە ینی چی بەبێ ئەوەی بڵێن شتێک هەیە بچووکە لە گوتنەکەمانە هەبێ شتێک هەیە بچووکترە لەم ئەو شتەش بە پێوانە بەم بچووکە ئەمیش بە پێوانە بەو گەورەیە ئەمەیان حاڵەتی پێوانەکەی ینی دانەپاڵی پێوانەی ئەگەر بگونجێ ئەو ناوەی لێ بن بەم شێوەیە بە شتێک دەوتێت گەورەتر لە شتێک کاتێک بە شتێک دەڵێن دوو هێندەی شتێکی ترە ئەوە ماهیەتی ئەو شتەمان بە پێوانی بە غەیری خۆی وتووە ئەمە بۆ شتەکانی تری وەک ئەوانی تریش دروستە چەند لە حاڵەتی دانەپاڵە بە هەمان شێوە ئێستا ویتر تۆ دەڵێ گەورە بە دانەپاڵی بچووک پێی دەڵێن گەورە دوو هێندەش بە دانەپاڵی شتێک کە ئەمە دوو هێندەی ئەوە دەڵێن دوو هێندە ئەوەنا دوو هێندە بەسەر بەخۆ لەوە چییە چەندە فەرزان بۆ ئەوەی حاڵەتی چەندەکە وەرگین ناتوانانی بڵێن دوو هێندە ئەم دوو هێندە کەمترە لەو دوو هێندەیە کەمترە لەو دوو هێندەیەکی تر یا زیاترە لە دوو هێندەیەکی تر ینی لە بینی دوو هێندە و دوو هێندە هێن ناکرێ مقارنە ناکرێت کاتێک ئەمە بەجیا وەرمانگرت بەڵام کاتێک کە دامانە پاڵ ئەو شتێکە ئەم دوو هێندەیەتی ئەوە یەکسەر دەبێتە دانەپاڵ ینی حدەک حدودی بینی چەند و دانەپاڵ بینی کاتیگۆریەکان و دانەپاڵ لە یەکتر جا بکەنەوە چەند دایمە کاتێک چەندە کە ئێمە سێ لە خۆی دەڕوانین لە خۆی شتەکە دەڕوانی نەک دەیدێنە پاڵ شتێکی تر هە لەبەرەوەشە ئەرستۆ لە مۆزۆی چەند داوتی چەند گەورە و بچووک وەرناگرێ بەڵام گەورە و بچووک ئەلێراوەری دەگرێت بۆچی چونکە دانەپاڵە ئەمەیان کاتیگۆری چەند نییە ئەم بە دانەپاڵ گەورە و بچووکەکە وەردەگیری وەرنە سەر پەرەگرافی دوم تەبەن ئەڵێ ئەمە بۆ شتەکانی ئەوانی تریش دروستە تەبەن لەم کە دەڵێت دروستە مەبەستی لە پێوانەکردن نییە ینی بە پێوانە دانەپاڵەکە ڕوویداوە یا دانەپاڵەکە دانەپاڵێکی پێوانەیە ینی دانەپاڵەکانی تریش جۆرە و جۆرەکان هەمویان بەوەی کە دانەپاڵن دەبن بە دانەپاڵ نەک بەوەی کە یەکسانن بەوەی کە لە ڕووی چەندەوە دانەپاڵەکە ڕوویداوە یا لە ڕووی هەر شتێکی ترەوە یا لە ڕووی لێکچواندنەوە یا لە ڕووی مڵکیەتەوە ئەم شتانە سەر بە دانەپاڵن تواناداری دۆخ هەست زانست بارودۆخ بۆچی ئەمانەت سەر بە دانەپاڵن چونکە ئەمانە دایمە هی شتێکن کە تۆ دەڵێ دۆخ دایمە دۆخی شتێکە دۆخ بە دانەپاڵی شتێک یانی دۆخەکە دەدەیتە پاڵ شتێک جا دەتوانانی باسی دۆخ و وەزع و ئەوانە بکەیت بار ئەو بارەی کە کەسەکە وەری دەگرێت ئەی بار خۆی هینە چۆنیە بەڵام لێرا چییە لێرا دانەپاڵە بەچی بەوەی کە بار دایمە باری شتێکە ئەو شتە لەو بارایە بەسەر ئەو باراکەوتوە ئەوە باری شتەکەیە ینی تۆ ئەمانە دەیە چۆن دەتوانی بیکەیتە دانەپاڵ ئەمە لە خۆیانە دانەپاڵ نین دەبێ بیان کەی بە دانەپاڵ کاتێک کە دەیدێتە پاڵ شتێک تەوان تواناداری خۆی لە خۆیان دانەپاڵ نییە بەڵام کەوتت تواناداری شتێک تواناداری هەمیشە تواناداری شتێکە تواناداریمان نییە بە حەواوە تواناداری دەبێت دایمە بدێتە پاڵ شتێک توانە دایمە توانای شتێکە زانست دایمە زانستی کەسێکە زانستێک نییە بە حەواوە هەست دایمە هەستی کەسێکە بارودۆخ دایمە بارودۆخی کەسێکە
مڵک دایمە مڵکی کەسێکە. ئێستا شتێک بە سەربەخۆ کە مڵگنیە تۆ ناتوانانی ئەمە بڵێ هی ئەوە کە بوو بە هی ئەو لکا بۆ ئەوە دەکەوێتە پاڵە و تەمەنە و مۆزۆی مڵکیت لە ڕاستیە لەگەڵ دانەپاڵە، ینی زۆر شدەیە خراونەتە ناو دانەپاڵ دەبێت جیا بکرێنەوە. بەداخەوە ئەرستۆ جیای نەکردوێتەوە، ینی تۆ مڵکیت دانەپاڵە دووهێندە و ئەویتیشە دانەپاڵە دەکرێت لەم کاتیگۆری ئەگەر بگونجێ کاتیگۆری تر جیا بکەینەوە. بەڵام هەندێکیشان دەکرێت فعلەن بە دانەپاڵ لە قەڵەمیان نەدەین، چونکە هەندێکی دەبێتە خاوەنداریەتی، هەندێکی دەبێتە شتانێکی تر دەبێت بە دەقیق ناوی ئەوانەش تەحدید کەین بۆەوەی جیان کەینەوە. ئەم جاکردنەوەی ئەرستۆ نەکردووە، زۆر هەوڵی داوە بە لە ئاستێکی گشتیا شتەکان وەرگێ. کاتێک کە دەچیتە ناو وردەکاری لەگەڵ ئەرستۆ تووشی کێشەت دەکاتەوە. یعنی ئەم منطقە لۆجیکی ئەرستۆ دەبێن بکرێت، دەبێت جارێکی ترە وردەکاریانەی بۆ زیاد بکرێت. ئەساسێکی باشە داڕشتووە، بەس هەست دەکەم پێویستی بە گەشە پێدانی زیاتر. ئەڵێ هەموو ئەوانەی کە ناویان برا، ینی تواناداری، دۆخ، هەز، زانست، ماهیەتەکەیان بە پێوانیان بە شتانێکی جگە لە خۆیان دەوترێت. ئەمەیان وا دەکات کە تواناداری شتێک بێت، زانست بێت بە شتێک. تواناداری شتێک لەگەڵ زانست بە شتێک، ئەمە دەزانین دوشتی جیاوازە. زانست بە شتێک، تواناداری شتێک توانادارە. شتێک کە توانادارە ئەم شتە تواناکەی ئەو شتەیە، بەڵام زانست بە شتێک زانستەکە هیچ شتەکە نییە. زانستەکە هی کەسەکەیە بە شتەکە، زانستەکە هی کەسەکەیە بە شتەکە. ئێستا ئەم زانستە بە شتێک، بەڵام لە عینی کاتی شام زانستی کەسێکە بە شتێک. کامیان دانەپاڵە، زانستی کەسێک یا زانست بە شتێک؟ زانست بە شتێک ئایا دانەپاڵە؟ ئەمە پرسیارە، بەس ئێستا من لێرە ناکرێت بە شوێنی هەڵبڕۆمێنی. ئەڵێ کەواتە بەو شتانە دەڵێن دانەپاڵ گەرمایەتەکەیان بە پێوانیان بە شتانێکی جگە لە خۆیان وترابوون، بەڵام هەر بە پێوانیان بە شتانێکی تر ریژگە لە خۆیان مایەتەکەیان ناوترێت. هەیانە بە نسبەتدان، هەیە بە مڵکیەت، هەیە بە هەر شتێکی تر. پێوانەی یەکێکە لەوانەی کە پێوان یەکێکە لەوانەی کە دانەپاڵ دروست دەکات. کۆمەڵە شتی ترمان هەیە دانەپاڵ دروست دەکات، بەڵام هەر پێوان نییە. تەبان هەر خۆشی ئەماس پێ دەکات، دەڵێ یا بە هەر شێوەیەکی تر لە شێوەکانی دانەپاڵ پاڵیان بۆ شتانێکی تری جگە لە خۆیان وترابوون، بەڵام ئەو شتانەی تری ناو نەناوە جگە لە پێوانەکە، شتەکانی تری ناو نەناوە، ئەو دانەپاڵانەی تر ناوی لێ نەناوە. فەرەزانە ئەگەر ئەمە دانەپاڵی پێوانەیی بێت، دانەپاڵی مڵکیەتیش دەبێ هەبێت، دانەپاڵی هەبوونیش دەبێ هەبێت. ئێتر دانەپاڵ هەر چۆنە بوو بێ گرنگ نییە. ئەو تەبان وردی نەکردوێتەوە. نمونەی ئەمە شاخێکە، کاتێک بە شتێکی تری جگە لە خۆی دەپێورێت و دوای ئەوە دەوترێت گەورەیە. کاتێک ئێمە دەڵێن ئەو شاخە گەورەیە، ئەوە بە دانەپاڵ وتومانە گەورەیە. ینی گەورەیەتیەکەیمان لە ڕێگەی دانەپاڵەوە بەیان کاشکرا کردووە وتومانە، و ئەویش گەورەیەکەی خۆی لە ڕێگەی دانەپاڵەوە نیشانی ئێمە داوە. ینی ئەگەر شاخێک نەیخەیتە پار شتێکی بچوو، گەورەیەکەی خۆی ئاشکرا ناکا بۆ ئێمە. بۆ نمونە شتێکی گەورە ئەگەر لە پاڵ شتێکی بچووکانە بێت، ئێمە دەتوانین پێ بڵێن گەورە. ڕووتەختێک بێنە پێشتا و چاوتان شتانێکی تایە، شتێکی تایە، ئەم شتێک بەتەنیا خۆیەتی یا شتانێکی یەکسانی تایە، ئەمانە ناتوانین پێیان بڵێن گەورە یا بچوو. دەبێت ئیلانە بە چی؟ بە پێوانی لەگەڵ شتێکی تر، ینی کەواتە لەگەڵ هەر شتێکا کە تەڵی گەورەیە بچووکێکیش هەیە. وەزەکان دێنێتەوە. سێرکە ئێستا حاڵەت ئەوەی کە وەزەی کەسێک، پاڵکەوتن، دانیشتن، پاڵکەوتنی کەسێکە، دانیشتنی کەسێکە، ئەمانە هەمووی وەزن. بەڵام وەزەکە هی کەسێکن، بە دانەپاڵ بە شتێکی تر ئێمە ئەمانە دەڵێن.
یعنی دانیشتن بە سەربەخۆ بوونی نییە. ئێمە لە دانیشتنیشەوە دەزانین چی هەیە؟ دەزانین کەسێک هەیە کە دادەنیشێت، یعنی کەسێک هەیە کە ئەو کردەیە ئەنجام دەدا. یعنی ئەمانە کردن دانیشتنەوەوانە کردن بە دانەپاڵیان بۆ فاعیلەکەیان دەوتێت. لێرە ئەمەیان دەکرێت پێ بڵێن دانەپاڵی کردەیی، کردەکان دەخێنە پاڵچی پاڵ فاعیلەکانیان. ئەوە تەمان دوایەوە ئەو هینە دوای سەرەوە دووبارە دەکاتەوە کە ئەمانە بە دانەپاڵ ماهیەتەکەیان دەوتێت. وەرنە سەر پەرەگرافی سێ، ئەفەنەوە لە پەرەگرافی سێمەی ئەڵێ لەو توش بە شتێک دەشوێنرێت جا دەوتێ لەو شتە دەشێت. کە دەڵێی لە کەو دەشێت یا لە گوڵ دەشێت، تۆ باسی شتێک دەکەی لەگەڵ یا باسی شتێکی تر دەکەی. تۆ دەتوانی شتێک باسکەی لێک چواندن باسکەی بەبێ دانەپاڵی بۆ شتێکی تر، بەبێ ئەوەی شتێکی تری لەگەڵا باسکەی. کەواتە لێرا دانەپاڵە، چونکە بە ناچاری تۆ لە لێکچواننا دەبێت چی دەبێت؟ دەبێت لەو چوو لێچووش دەبێت، ینی هەردووکیانە دەبێت. ئەوەی کە لەو دەچێت لێچووەکەش ئەوەی کە ئەمی لێ دەچێت. ئەمەش بۆ مۆزوعی لێچواندن. ئەمەیان دەتوانین پێ بڵێن دانەپاڵی لێکچوونی، ئەویان لێکچوونی، ئەوی تریان دانەپاڵی پێوانی، دانەپاڵی کردداری، دانەپاڵی ئەمەیان لێکچووی. ئەڵێ ئەمانە هەمووی بە دانەپاڵ ئاوان. ئەگەر دانەپاڵ نەبێ لێکچوون نییە، ئەگەر دانەپاڵ نەبێ یەکسانکردن نییە، شتێک یەکسانکەی بە شتێک. ئەگەر دانەپاڵ نەبێ گەورە و بچووک نییە، ئەگەر دانەپاڵ نەبێ ئەمانە هەمووی بە دانەپاڵ چی گەورن، یەکسانن، لەو دەچن. دانیشتن وەکو کردەیەکەوە هەر بە دانەپاڵ دەوتێت. بەڵام کە تۆ دەڵێ کەسەکە هەڵسا یا کەسەکە ڕۆشت، ئەمانە دانەپاڵ نیە. دانەپاڵ لە زمانە فرێزە، ینی گرێ، مزاف و مزافی لێ عیبارەیە، ڕستە نییە. بەڵام کە تۆ وتت کەسەکە ڕۆشت، ئەمە کردت بەچی خەبەرێک، ڕستەیەکی خەبەری، ئەمە فعلی تایە، کردداری تایە. کرددار ماهیەتی ڕستەیە، کرددارە، کاتی تایە، شوێنی تایە، ئەمانی تایە. بەڵام کە تۆ دەڵێی گەورەیە بە کاس بە شتێکی تر، گەورەیە ئەمە فعلەتەوان، گەورە و بچوو گەمانە بە دانەپاڵ دەوترێت. شاخی گەورە، کۆمەلگای یەکسان، کۆمەلگای یەکسان. ئەوە لە زمانە ئاوەڵ ناوە سفە و مۆسوفە لەگەڵ مزاف و مزافی لێ. نەنە ئەوە نیە حتمما. لێرە فعل شتێکە، دانەپاڵ شتێکی ترە. جا تەمان کاتی گۆریە زمانیەکان عەرەبەکان لە منطق وەریان گرتوون، بەڵام چێ بردویانتە ناو منطقەیەکی تر کە زمانە. لەوێ لە زمانایی تر مزاف و مزافی لێی حەسەبە شکلی فۆرمی جوملەکە باز دەکرێت، حەسەبە کۆمەڵە بنەمای تر ئەم شتانە باز دەکرێت. مزافی ژەیە لە زمانە، بەڵام مزاف بەو حرفا دەناسێتەوە کە ئێزافەکە دروست دەکات یا بە شتێکی ترەکە هەیە. ئەڵێ لە چۆنچۆنیەکان و چۆنیش ئەڵێ دانەپاڵ، پاڵکەوتن و هەڵسان و دانیشتن لە چۆنچۆنیەکانن. یعنی دەکرێت ئەمەیان ناوی بنین دانەپاڵی چۆنچۆنی نەک کردەی حەسەب ئەگەر بە پێ ڕستۆ بەتێوە ناوی لێ بنین. چۆنچۆنی سەر بە دانەپاڵە، ینی وەزع دانیشتنەوەی کە پێشتر باسمان کرد، وتمانەمە دەچێتە ناو کاتیگۆری چۆنچۆنی. ئەمانە لە چۆنچۆنیەکان، کەواتە دەتوانین پێ بڵێن دانەپاڵی چۆنی. بەڵام پاڵکەوت یا هەڵسا یا دانیشت ئەمانە سەر بە دانەپاڵ نین و لەو شتانن کە ڕۆنراون و ناوەکەیان لەو چۆنچۆنیانە وەرگیراوە کە باسکراون، ڕۆنراون یان اشتقاق کراون، یعنی لەوانەوە دروست کراون. یعنی ئەو ڕستەیە تۆ
هەڵسا لای هین دروست کردووە لای ئەمیش دیارە مەزدەر ئەساسی دروستکردنی کردەیە. دوای ئەوە دێتە سەرچی بابەتێکی تر باز دەکە ئایا دژەکان خۆی جوابیان پرسیارە دەداتەوە ئایا دژەکان لە دانەپاڵدا هەن؟ ئەو جارەکە باسی ئەوەی کرد ئایا دژەکان لە چەنددا هەن؟ ئایا دژ لە جەوهەر هەیە؟ بۆ جەوهەر وتی دژ هەیە، بۆ چەند وتی دژ نییە، دژمان نییە. بۆ دانەپاڵ بزانین چی دەڵێ. بارەمەندی و هیچی ینی فەزیلە و ڕەزیلە هەرێک لەم دوانە دژی ئەوی تریانە. ئەمانە سەر دانەپاڵن، زانست و نەزانینیش وەک ئەوان وان یعنی عەلم و جاهل. بەڵام لێکجەکان لە هەموو دانەپاڵێکدا بوونیان نییە. بۆ دووهێندە و سێهێندە و شتانێکی لەم شێوەیە دژبوونی نییە. ئێستا کە تۆ دەڵێ زانین بەرامبەرەکەی چییە؟ جەهلە. زانین و جەهل ڕەبتێکیان بەیەکەوە هەیە، ینی بێڕەبت نین. جەهلە دواتر دەبێتە زانین، یعنی ڕەبت هەیە. مادام ڕەبت هەیە کەواتە ئەمانە پەیوەندیێکیان لە بینە، پەیوەندیکی وجودی لە بینیان هەیە، نەک سروشتی. دژەکن بەڵام پەیوەند دژەکن و لە پاڵێکیشان دراونەتە پاڵێک، چونکە بە دانەپاڵیەک ئێمە دەتوانین بەوەی کە عیلم هەیە دەتوانین بڵین جەهل هەیە. تۆ دەتوانی باسی کەسێک پێی جاهل ئەگەر عیلم نەبێت؟ کاتێک کە عیلم هەیە ئێمە دەتوانین بە کەسێک بڵین جاهل، کە جەهل هەیە بە کەسێک دەتوانین بڵین عالم. لەبەرەوە عیلم بەبێ جەهل ناگوترێ، جەهلیش بەبێ عیلم ناگوترێ. یعنی ئەمانە لە پاڵیەکان و بەبوونیان پێکەوە ئێمە دەتوانین لەبارەی یەکێکیانەوە بدوین. بەڵام دووهێندە و سێهێندە و شتانێکی لەم شێوەیە دژ تیان نابوونی نییە. فەرزەن دژی دووهێندە چەندە؟ دژی دووهێندەمان نییە. کەواتە لە کاتیگۆری دانەپاڵە لە هەندێکیانە دژ لێکجی هەیە، دژەکان کۆ دەبێتەوە، لە هەندێکیشان نەک لێکجی هەیە، دژەکان کۆ دەبنەوە، نەک لێکجی هەیە. یعنی وەرگری لێکجەکانە، بەڵام وەرگرتنی لێکجەکان دائیمە لە یەک کاتانیە. ینی لە یەک کاتا شتێک سارد و گەرم نییە، لە کاتێکا ساردە و لە کاتێکی تریشە گەرمە، لە کاتێکا جاهلە و لە کاتێکی ترا دەکرێت بێتە عالم، جاهلەکەی بگۆڕێ بۆ علم. ئەمە سەیرورەیە و ناکرێ هەردووکیان پێکەوە بن، کەسێک هەم جاهل بێ و هەم عالم بێت. ئەمە تەمانێکێکە لە مەبداکانی لۆجیک پێی دەوترێ بنەمای نالێکجی. ینی ممکن نییە شتێک گەبێت لە ناو خۆیان لێک دژ بێت. ئەمە یەکێکە لە بنەماکان. طبعا ئەو بنەمایە دێنە فەحسیە مەوزوعی پێ دەکات، بزانین ئایا لێکجەکان وەردەگرێ یا وەرناگرێ، نەک لێکجی تایە یانە ئەم دوو شتە لێکجاکەنەوە. شتێک لێکجی تایە زانی یانی چی؟ یانی دوو شتی دژی کۆ کردوێتەوە کە ئەمە لۆجیکی نییە، کەواتە وەهمییە. مادام دوو شتی دژی کۆ کردوێتەوە کەواتە ئەو شتە هەر نییە. بۆچی؟ چونکە شتێک هەبێت ئیمکانی ئەوەی نییە دوو دژ کۆکاتەوە. ئەگەر وتیان کابرایەکەیە پیاوێکەکەی هەم نەخۆش و هەم ساغە، ئەمە پیاوە نییە لە ئەسڵا وجودی نییە. بۆچی؟ چونکە ناکرێت پیاوێک هەبێت نەخۆش بێ و ساغیش بێت. شتێکتان بینی وتیان گەرمە هەم ساردیشە، نەک لایەکی گەرمە و لایەکی ساردە. لایەکی گەرمە لاکەت جا کردوێتەوە، لایەکی ئەو لایەی کە گەرمە لە عینی کاتیشا سارد بێت. هەیە و نییە، ئەمانە ئەمە لە شتێکا کۆ نابنەوە، کەواتە ئەو شت لە ئەسڵا نییە. یعنی ئەگەر لێکجیت لە شتێکا بینی لێکجەکانی کۆ کردەوە، ئەوە بزانن ئەو شتە لە پشتەوە چییە؟ وەهمێکەیە. دائیمە وەهمی ئەوەت پێ دەدا کە دەتوانێت دوو شت بۆ کۆکاتەوە. دەتوانێت فەرەزەن هەژاری لا چاکە و دەوڵەمەنی بۆ نمونە لا خراپە، یا لە دیوەکە دەوڵەمەنی لا چاکە و لە دیوەکی شاهەژاری لا چاکە. بۆهۆی ئەمەوە دێنێ هەژاری و دەوڵەمەنی لە یەک کەسا کۆ دەکاتەوە. ئەمە چییە؟ ئەم کەسێکی وەهمییە. و ئەم لێکدژکردنە لێک کۆکردنەوەی لێکجەکان بۆ جۆرەکە لە خەڵەتاندن، بۆ جۆرەکە لە دڵخۆشی. کابرا فەقیرە تۆ وێنەیەکی بۆ دروست دەکەی کە دەوڵەمەندی، خەیاڵێکی وەهمێکی دەدەیت کە دەوڵەمەندی. ئەو کاتە لە ناو خۆیان لێکجی دروست دەکەی، هەم دەوڵەمەند و هەم هەژاریشە. بەڵام ئەم کەسە وجودی نییە، نەوەک دەوڵەمەند نەوەک هەژار ئەگەر هاتوو ئەم دوانەی کۆ کردەوە. ئەمە تەنها چییە؟ کۆکردنەوەیەکی وەهمیە. ئەگەر لێکجەکان لە شتێکا ڕاستەقینە بوون، ئەوە شتەکە وەهمیە. ئەگەر شتەکە ڕاستەقینە بوو، لێکجەکان وەهمی. یعنی ئەگەر وتیان
شتێک لە یەک کاتا گەرم و ساردە ئەو شتە وەهمیە یا ئەو شتە وەهمیە یانی شتەکە نیە یا گەرم و ساردەکە پێکەوە نیە یەکێکیان هەیە یەکێکیان بە وەهم دروستکراوە بە خەیاڵ داوەتە پاڵی ئێستا با بچینە سەر پەرگرافێکی تر طبعا ئێستا تر باسی لە گوژەکانە وا دەزانێت دانەپاڵیش زیاتر و کەمتر وەردەگرێت چونکە شتێک لە شتێک بچێت دەوترێت یا زیاتر لێی دەچێت یا کەمتر لێی دەچێت بۆ شتانێکی نایەکسانیش دەوترێت نایەکسانیەکی زیاتر یا کەمتریان تایە هەر یەک لەم دوانەش لە دانەپاڵەکانن لەبارەی لەو چۆ دەوترێت لە شتێک دەچێت و لەبارەی نایەکسانەوە دەوترێت لەگەڵ شتێکدا نایەکسانە بەڵام هەموو دانەپاڵێک زیاتر و کەمتر وەرناگرێت بۆ دوێندە ناوتێت دوێندەیەکی زیاتر یا کەمترە هەمان وتراو بۆ ئەوانی تریش ناوتێت کە لەو جۆرن کەواتە لە دانەپاڵەکانە کەمتر و زیاتر وەک دوو لێکدش تاوان لە پێشەوە دەڵێ لێکجەکان هەندێکیان وەری دەگرن وەکو زانست و جاهل ئەم جار چی دێنێت یەکێک لە لێکجەکان دێنێت کە کەم و زیاتر و کەمترە ئەم زیاتر و کەمترە پێکەوە کۆ نابنەوە یانی شتێک ناکرێت زیاتر بێت لە شتێکی تر و کەمتریش بێلی ئەمە چییە؟ ئەمە لێکجە ئەم دوو لێکجە ئایا لە شتێکا کۆ دەبنەوە تاوان لە یەک کاتانە لە دوو کاتی جیاوازە ینی وەری دەگرێت کەوتم لێکدژی وەردەگرێ ئاگاتان لێبێ یانەوە نا لێکدژەکان لە خۆی کۆ دەکاتەوە لە یەکاتە لە خۆیان هەردووکیان کۆ دەکاتەوە وەردەگرێ ینی یەکێکیان ئێستا وەردەگرێ و دواتر ئەویتریان دەتوانێت وەرگری چۆن ئاسنێک ئیمکانی ئەوەی هەیە گەرم بێت دواتر بەڵام دوای گەرم بوونەکە ئیمکانی ئەوەشی هەیە سارد بێتەوە یانی چی ینی گەرما و سەرما وەردەگرێت بەڵام پێکەوە نا خۆیان ناکاتەوە وەریان دەگرێت جا کەوتم وەردەگرێ ئەوە ینی ئەوە ناخۆیان دەکاتەوە ینی بەجیا هەر یەکەیان قبول دەکات ئێستا لە هەندێکیانە دەڵێ دەبێت ئەڵێ بۆ یەکسانە دووشت کە دەڵێ وتمان یەکسانە دایمە دەبێت دووشت بێت تەبەن ئەمە لێکدژیەکەیە لە بینی ئەمەی کە لێرا دێڵێ لەگەڵ ئەوەی کە لەبارەی چەندەوە وتی تاکە شتێکە لەبارەی چەندەوە دەتوانین بڵێن یەکسانە تۆ وتت یەکسانە بە بەراورد بە شتێک دێڵێ یەکسانە کەواتە یەکسانەش چییە دانەپاڵە چەند نییە بەڵام ئەو دەڵێ بنەمای چەند چییە یەکسانەیە یەکسانە بە یا یەکسانی ئەمە لێکدژیە لە وێنەکەی ئەڕستووە ئەڵێ نایەکسانیەکی زیاتر یا کەمتری تایە ینی کەمتر یەکسانە بەوە زیاتر یەکسانە بەوە من هەز ناکەم شتی وا هەبێت دەڕاست کەمتر یەکسانە بە شتێک و زیاتر یەکسانە بە شتێک یا یەکسانە یا یەکسانە یا یەکسان نییە زیاتر و کەمتری نییە نزیکە لەوە نەک یەکسانێ نزیکە لەوە لە ڕووی چەندەوە خەریکە پێی دەگات ئەنە خەریکە دەگات بەوە دەتوانانی کۆمەڵە شتی تر بەکار یەکسانە بەکار نایەنینێمە لە حاڵەتانە ئەگەر یەکسانە لێرە نەبێت کەواتە ئێمە دەتوانین لێرە نەبێت ئەگەر ئاوا بێت ئایا دەتوانین بڵێن چەند بنەماکەی یەکسانەیە هەر ناتوانین بڵێن چەند بنەماکە یەکسانەیە بۆچی چونکە یا دەبێت دووشت نەبن لە بووناکە یەکسان بن بە یەک هەموو شتێک یەکسان بێ بەخۆی کە هەموو شتێک یەکسان بوو بەخۆی ئەو کاتە بۆ چەند دەتوانین بڵێن چەند بنەماکەی یەکسانەیە بەڵام ئەگەر یەکسانە لە بینی شتێک و شتێکی ترا بوو ئەوە دانەپاڵە بۆچی چونکە یەکسانە ناتوانین تەنها بۆ یەکشتی بڵێن دەبێت ئیلانا شتەکەی تریشە بێجا دەتوانین بڵێن یەکسانە بە وەکو زانست بەش فلانشتە چۆن دەڵێ زانست دایمە زانستە بە شتێک زانست نییە بە هیچ شتێک زانستە بە شتێک یەکسانەش یەکسانە بە شتێک یەکسانە بە ئەم بەیە یەکسانە بە ئەوی تریش زانستە بە بەڵام لە دووهێندا دەڵێ ئەمانە نییە ینی کەمتر و زیاتر نییە دووهێندەیەک ناتوانانی بڵێ زیاتر یا کەمترە تامان ئەگەر حسابی ئەمەش بکە ئەگەر مقارنە بکەیت لە شوێنەکە دەتوانی بۆچی چونکە تۆ دووهێندە دەیە دووهێندەی فەرەزان دووهێندەی مەترێک دەکاتە 2 مەتر بەڵام دووهێندەی سانتیمەترێک دەکاتە 2 سانتیمەتر ئەم دووهێندەیە گەورەترە لەو دووهێندەیە بەڵام ئەم دووهێندەیە پەیوەندیەکەیان پەیوەندی دانەپاڵ نییە ئەم دووهێندەیە مەربوط نین بە یەکەوە ئەوەی کە مەربوطە بە یەکەوە ئەم دووهێندە و یەکەکەیە ئەو یەکەی کە دووهێندەی ئەوە
وەڕاستە دووهێندەیەکی ئەو شتە زیاتر نییە لە دووهێندەیەکی تری ئەو شتە بۆچی چونکە دووهێندەی ئەو شتە یەکسانە بە دووهێندەی ئەو شتە بۆچی چونکە دووهێندەی ئەو شتە هەر دووهێندەکە خۆیەتی دووهێندەیەکی تر نییە ئەم بۆ یەک شت دەڵێ جا ئەمە لێرە کاتێک کە تۆ دەڵێ دووهێندەیەک دەبێت ئاوا لی تێبگەین کە مەبەست لە دووهێندەیە لە دانەپاڵە دووهێندەش دایمە دەدێتە پاڵ ئەو شتێک کە دووهێندەیەتی نەک دەدێتە پاڵ دووهێندەیەکی تر کە هیچ شتێکی ترە بەڵام دەکرێت دووهێندەیەک لە دووهێندەیەک گەورەتر بێ بەبێ دانەپاڵ ئەمەیان بە بەراوردە بەس ئەمە لە منطقی ئەرسطووە لەبەر ئەوەی تحدیدکردنی مەوزوعی دانەپاڵی بە وردی نەکردووە ئەمەش دەتوانین بڵێن ئەمە بەراوردە و دەچێتە ناو دانەپاڵەوە لەبەرەوە زۆر کێشە هەیە ئێمە لێرە ڕوبەرومان دەبێتەوە هەست دەکەم دەبێت بە وردی بنەماکانی داڕێژینە تاوەکو تووشی ئەو کێشانە نەبیت